بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێوەی بەڕێز و خۆشەویست بێ ئەم کاتتان باش. ئێمە هەموو هەفتەیەک دوو ڕۆژ ئەم بەرنامەیە هەیە ئەگەر بیکەین بە هەموو ڕۆژێکیش کێشە و گرفتەکانی ئەم هەرێمی کوردستانە تەواو نابێ. ئەمڕۆ باسی ئەوە دەکەین کە ئاخۆ کێشەی کەم ئاوی لە هەرێمی کوردستان کەی چارەسەر دەبێ؟ بۆ دەبێ هەموو ساڵێک لە هاوینان لە زۆربەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان خەڵک تووشی ئەم گرفتە بێ؟ یعنی تۆ وەرە موچە نەبێ و کارەبا وەکو پێویست نەبێ و کار و کەسابەت وەکو پێویست نەبێ، سەرەڕای هەموو ئەوانش ئاو نەبێ. تەمەنەمە لە کاتێکدایە کە لە هەرێمی کوردستان سوپاس بۆ خوای گەورە خاوەنی سامانێکی سروشتی گەورەی ئاوین. یعنی تۆ سیر کە لە زاخۆوە تاوەکو خانەقین ئەوەی کە هەرێمی کوردستانە سوپاس بۆ خوا سەرچاوەی ئاوی زۆر هەیە لە سەددەی دوکان، لە دەربەندی خان، لە بەنداوەکان و سەدەکانی تر، لە زەی گەورە، لە زەی بچووک، یعنی بەڕاستی لە زەی سیروان. یعنی سەیرم پێ دێ کە ئەم هەموو ئاوە و ئەو هەموو سەرچاوە ئاوە هەیە، بەڵام دەبینین لە هەرێمی کوردستان کە تۆزێک دنیا گەرم دادێ ئیدی کێشە و گرفتی ئاو سەر هەڵدەداتەوە و ئەو کێشە و گرفتش خەڵک بەڕاستی گەیشتوتە قەنەعەت کە ئەمە بەدەستی ئەنقەس چارەسەر ناکرێت. ئەگەر هەولێر وەگرین بە نمونە دەبینین ئەوەی کە بیری ئاوە زیاد لە 1000 بیر هەیە، ئەوەی تر کە سەرچاوەی ئاوی ئیفرازەکە ئیفرازێک و 2 هەیە، ئەوەی کە ئێمە وەکو زانیاری هەمانە پارەیەکی ئەوتۆی ناوێت کە ئیفرازی 4 دروست بکەن و دەست بە دروستکردنی بکەن و دەمێک کە باس لەوەش دەکرێت کە دروست دەکرێت، بەڵام بۆ دروست ناکرێت سەیرە. ئەم هەموو ئاوە بەزەی کەڵکدا دەڕوا بەزەی گەورە بەلاش. کاک محەممەد لە دووس خورمات و سڵاوی خوارد لە بێم کاتە دەباش. سلام ورحمة الله وبركاته. باش برای گەورم. برای گەورم سەرچاو. ئەحواڵتان چۆنە کاک محەممەد؟ ئێوە لە دووس چ سەرچاوەیەکی ئاوتان هەیە؟ ئێمە ئاوی مەشروعمان هەیە و ئاوی بەراوچلیمان هەیە و ئاوی ئاوەسپێشمان هەیە قوربان. بەڵێ لەگە ئاو وەزعیان چۆنە خەڵکی دووس؟ والله الحەمدولله باشن. یاخوا هەر باشمە. لەخوا بەزیاد بێ باشن. کێشەی ئاومان زۆر کەمە، زۆر. یاخوا هەر نەبێ، یاخوا کێشەی ئاو هەر نەبێ یا ڕەبی لە هیچ شوێنێک. دەستخۆشی بەرنامەکەت دێکەم برای من والید شەستم. بەڵێ. لەوەتەی لەدایک بوومە حتا ئەم حکومەت کوردیە نەهاتووە کێشەی ئاو لە عێراقا نەبووە. من خوا ئەزانێ لە بەسرە هەتا زاخۆ گەڕ بەداخەوە پەیوەندەکەی پسرا کاک محەممەد. یعنی بەڕاستی جێگای داخە، جێگای ئەسەفە کە تۆ لە هەرێمێکی کوردستانە ئەم هەموو ڕووبار و ئاو سەرچاوە ئاوە هەبێ، بەڵام خەڵکی ئاوداڵی ئاو بێ و بە دوای تەنکەرە بگەڕێ و تەلیفۆن بۆ تەنکەر بکە و بڵێ کاکە تەنکەرێک ئاومان بۆ بێنە کە تەنچیەک ئاو لەسەر بانپڕ دەکەی بە 10,000 و زیاتریش. کاروان لە هۆڵەندا سڵاوی خوارد لێ بێ برا. سەلامەت بی، سوپاس دەکەم. سەلامەت بی یاخوا. لێرە بەردەوام ئەو گرفتە ساڵانە دووبارە دەبێتەوە و ئەوەی کە من کە زۆریش بەڕاستی جێگای داخە بۆ من و بۆ خەڵکیش زۆر زار لە بەرپرسانی گەورەمان جوولە دەبێ گەڕەکە هەژار نشینەکان. جاتخوا عیب نییە ئێمە کورد دەسەڵاتمان لە دەستە خۆمان بێ، خەڵکی هەژار نشین و گەڕەکی هەژار نشینمان هەبێ. مامەساجان وڵاهی شوورەی وعیبە بەڕاستی کەسانێکی شەیە کە قسەی حەقیقەکەی پیامانە هەڵە شاخێن و پیامانە هینەکەن و وەزاکەش بەسای خۆی بە عالەمی ئاشکرا زیارە. ئێستا منەوە ڕۆژانە متابعێکی باشم لە هەموو کەناڵەکانەوە بە کەناڵ و پەیامیشەوە کە ئەو ئافرەتە بەڕێز و خۆشەویستانی شاری هەولێر بەدەبەوە هاتوون دەستە سەرجادە داوای ئەوە ینی نەڕۆژێکە و نەجوانە ئەڵێ نەڕۆژێکە و نەجوانە و نەسییانە و خوا بەرداری نییە ئێمە ئاو بکڕین کارەبامان نییە، ئاومان نییە، غازمان نییە، ژیان نییە، کەسابەت نییە،
يعني وضعي كان بو خلق زوج كذا ما مثلا ام دصلاته بارتيجيتي يعني جهنم قبل جهنم هرونا ناقوشه دەستەکان خۆش کا کاروانجان زۆر سپاس مامۆستاجانی هیوادارم زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەستەکان خۆش کاک محەممەد فەرموورد هۆک بەڵێ کاک محەممەد عليكم السلام ورحمة الله باشي بقربان والله ما مصاب حقيقة براسي قد شرسي جرفتي أوي شرسرنا بكم مع العلم لا موالاة زور وباري هيا زور كان عوي هيا فالله ما مصاب يعني صدقونها والله أجل الحكومة شرسرنا كدوا مع العلم أم لساني أمطر زور باران شدوة زور بصري شدوة أم حكومة لازم حلقي بكتوة كاري بكتوة ما مسكت دەستەکانت خۆش زۆر باشە ئینشاڵڵا زۆر سپاس دەسمە گەرمیان باوکی ئەیمەن سڵاوی خوا لێبێم کاتت باش ئەگەر دەنج تەلەڤیزۆنەکەت کەس کە ئەم سوپاس جەنابەت دەکەم السلام عليكم عليكم السلام ورحمة الله باشا قربان يا أخوان قربان توب قرميان شلون تقال أو والله الأخوان زاد أو متقيمتها راتيك باشا رنجا الليل اللي عندي قرشة بيجو قرتين هذه ظلام بداخوة يعني بابتك بابت الجشتية تايبوت بجيان لقرميان لشوي كاك باوش أيمن جان يقول لك كفري قربان جان كفري بلى كفري خوي ناوچەیەکی لە خوازە زیاد جێسراوە ڕەنێک بچەند گەڕێکی کێشەی کەماوەی هەبێ بەڵام هەوڵی چارەسەری دراوە لە بەرنامەیە چارەسەر بێ بەڵام یاخوا هەموو شوێنێک بۆ چارەسەر بکرێ و کەس بێ ئاو نەبێ خوایە ئەمە گرفتێکی زۆر سادە و ساکارە قوربان گیان ئەمە گرفتێکی زۆر سادە و ساکارە و چارەسەرکردنی زۆر ئاسانە تۆ حکومەتێک نەتوانێت بۆ نمونە لە گەڕێکێک یاخۆ چەند گەڕێکێکەوە بیری پیوازیرێکدا بۆی کەوا ئەو بۆ خەڵکی دابین بکە يعني تبغى ليش شلون حكمتها كما هو شتيفني ولا كاكا تاوري بغا كين بغا وبزمان بوتيه يعني بون منا تاوري كين كبو جبر جت برلمان فصل بيبوي كواب ريال سر او جرفتانه بدري كواب حولاتيان جي بجي لا خير بابتك بابتي قشتيه صالانه لم وزابه عيبتي وكبينين لا شاري هوليه بتايبتي با يعني با نبيت انا وسجري والله ما بيني ده شاري هولير لو قرقاني كوا زياتر هزار رشين تبرق بقرقان وقرقاني كوا خانو تصدر تصدر كيسي كماريانيه كيسي كهربائيه كيسي كشانوي كهربائيه يعني بداخله كما لفال كيسي كماريا كيسي كهربائي معناه يعني بون من اغاتا ورجيهاوين ك ك في او تري ورجيهاوين لسرتاي ورجيهاوين كهرباء لا من تاو كاتي كواز درما اسيد بواري يعني كوتاي في عمل تينا قبل ما لا ينمشي فتايبتي تكلم كاتا كهربائي كبا ناس دابر راوكان افروسي اي بو ناس دابر راوكان كهرباء هي افروسيا بوها ولاتي خوديها كشي يعني يمد لسر كان جاو لسر داهاتي زور دبلاحي بلام كشي هاولاتي كانت باللذت دي كهربائي كماري طالعنا ام قرطانيه بله 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 سپاس دەکەم باوکی ئەیمەن دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس دێمە هەولێر کاک عەبدوڕەحمان سڵاوی خوات لێبێ وستافەکە هەر هەموو لەگەڵ بیسەرانیش زۆر سپاس بۆێت بەڵێ جان ئەلۆ بەڵێ بە قوربان فەرموو طبعا پێشی هیچ قسەیەک بکەم هەمومان متفقین کە ژیان دوو بەشێکی بریتیە لە کۆکردنەوەی زانست و زانیاری و پند و تەجاریب بەشی دووەمی بریتیە لە تەطبیقکردنی ئەو کۆکراوە جناب النبي إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى للدنيا يصيبها حديث كزور مشهورة بله فرمودة زور مشهورة كم كسيني بيستوي إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى أو جاب ما نوى لصر أو وضعي تطبيق دبي نياز ويا نياز ما نصا بكوي لكردني مروف أزارداني مروف طبعا خوش سياستي أو روحالي زور شوين بيتي لته
لأنانية ونرجسية ونيكروباتي ودرافولي وماكيافي أنا أمود كوشة. والله ما مصطفى عبد الرحمن كاري جدي لسر نماني قيم وأخلاق وهروها مبادئ ذكري بحمو شويك. أستاذ يعني جنابة حتما وغير جنابي شد مؤسساتي زور زبلة هيا كسر بماسونية وصهيونية بهموت وانايك خبرة مال تكنولوجيا هر هموي لخدمتي روخاندني مروفايتي باشان كمروفايتي الروخا يك شعاريان هيا يك جهان يك زبان يك دولة ويك آين او ايشي لبو ذكري او جات ان شاء الله سر ناقري بقول أستاذ ظلم ان شاء الله بويان سر ناقري آخر ما مسألة هل إن شاء الله بلى بلى خو كردوي دبي يعني لبرامبر شتي دبي إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم يعني أكتب الراسة وإذا عزمت أوجه فتوكل على الله صحيح دبي عزيمة ايش اتكال بي ما مصيبة أخذ بالأسباب دبي بكيو أوزد بلى هذا مشكلة ما أو هريمة بتسكولة كهمش بريتيا لصتو 25,000 كيلومتر 51,000 كيلومتر شي بدس حكومتي مركزي ويا لشازدي أكتوبر ما هو 39,000 كيلومتر أو دانا أو هيا بمضبوطي نكهرباء هيا بمضبوطي نموتة توزيع ذكري بمضبوطي بس أستاذ أنور من تيم سيرة تنها كوملا تنخوشي كان دز نشان دكا بينما دنجي إسلام من هيا سبيد دوبشا دنجي زانان هيا راديو نور هيا راديو روناتي هيا ما عداي زيادة لصوت بيست قناتي تلفزيوني والراديوي لو هريمة بتقولها هيا تنها هيا شاني داي تبر تشخيص كردني او همو كمو كوريا ملخص مفيد باتيتر زور بإصلاح ندم مش ما مصعب إذا كثرت الجباية شارفت السلطة على النهاية هردما ضرائب زوربو أو نشاني نوخان دني هرد صلاتك الدار من طال عدوانه زال سلطانه هردماي جزايتي ملات كوملقا بردوان بو روزك ديدا صلاة دفوتي دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش مام زەهۆر سڵاوی خوا دەبێم کاتت باش مام زەوەر سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاو لە جەنابە دەوە دەرێدا ئەوەی دانیشێت تا وعسی دادا بابە یەک دقە بەسە چیەوە بەڵێ دە خزمەتی مام زەهۆرجان فەرموو بابم ئاخر زۆر شتێ ئێستا ئەمە غەمێ لە دەیشی تورک بخۆین دێ غەمێ لە دەیشی عەجەم بخۆین دێ غەمێ لە یەکێتی پارتی بخۆین دێ غەمێ لە حزابە سیاست دەرلادەکانی دیکە بخۆین غەم دێ غەمێ لە بێ موچەوی بێ پارەی بێ نەفتی بێ ئاوی بخۆین غەم دێ غەمێ لە بێ خزمەت گوزاری شارەکان بکەین غەم دێ ئەخ کامیان دێ هەولێر درۆێ دەکا هەولێر قەومی هەولێرە درۆێ دەکا هەمووی پیاوی پارتینە دوو ڕۆژێ دەکە ببینە لەسەر زانەی کو هەلە هەلەی لۆلێ دەرەن پێ دوانیە زوڵم دەکەی مام زەوەر سەتا پەنجای بووینە ماستاوچی یەکێتی پارتی ئەخر مەرێ هەموو نا ئەمە دەرەم سەتا پەنجای با بێ سوێن بخۆن بە قورعانە گەوانیە پارتی خواخوای کە ئاساوەک دروستی تۆری انتخاب نەکرێ یەکێتیش خواخوای کە تو بەڕاستە ئیسلامیەکانش خواخوایتانەوە دەمیان لە سامانی وڵات نایە نەفتەکە لە بەردەستی خۆیانەوە غازەکە لە بەردەستی خۆیانەوە ئەگەر ئەوانە مام زەوەر داوای لێبردن دەکەم مام زەوەرجان وەڵام مام زەوەر زۆر گەرمیەوە لۆ هەر بەو گەرمایی و ئەوەندەش گەرم بی باش نییە زۆر وەڵاهی بەڕاستی ینی ئەوەندەی باسی گرفت بکەین تەواو نابێ و ناشکرێ بێدەنگ بین دەبێ بەردەوامیش بین و بەردەوامیش باسی دەکەین بەڕاستی حیفە لە هەرێمێکی پڕ لە سەرۆت و سامان ئەگەر نەعەدالەتی نەبێ بۆ دەبێ هەموو ساڵی گرفتی ئاو هەبێ ئەگەر نەعەدالەتی نەبێ بۆ دەبێ گرفتی موچە هەبێ ئەگەر ناشەفافی و نەعەدالەتی نەبێ بۆ دەبێ خەڵک ئاوە بێکار بێ و خەڵک بێ کەسابەت بێ و خەڵک ئاوە بارودۆخی ینی ژیانی خراپ بێ
ینی دەبێ ئەم دەسەڵاتدارانە بیرێک لەم خەڵکە بکەنەوە. ئەم خەڵکە خەڵکی هەرێمی کوردستانە. ئەم خەڵکە دەیان ساڵە خەونی بۆ بەڕۆوە دەبینی کە ڕۆژێک لە ڕۆژان کورد حکمی بکاو و خۆمان حکمی خۆمان بکەین و خۆمان بەڕاستی خزمەتی خەڵکی خۆمان بکەین. بەڵام بەداخەوە ئەمڕۆ وای لێ هاتووە کە چینێکی کەم خەڵکێکی کەم وای لێ هاتووە دەستیان بەسەر خێر و بێری ئەم وڵاتە داگرتووە و زۆربەی هەر زۆری خەڵکی هەرێمی کوردستانیش لەو خێر و بێرە بێبەشە و مەینەتی و ناخۆشی و نەخۆشی و دەردەسەری و بێئاوی و بێکارەبایی و بێموچەیی بۆتە گرفتی ڕۆژانەی ژیانی خەڵک. بەڕاستی بەرپرسانی ئەم هەرێمەش ئەوەی کە لە بیریان نەبێ ئەوەی کە بیری لێ نەکەنەوە کە خەڵکی هەرێمی کوردستانە. ئاخر چۆن دەبێتەوە ئەم هەموو سەرچاوی ئاوت هەبێ فەرم ئەوە ژیانی خەڵک ڕۆژانە بە دوای تەنکەری ئاودا بگەڕێ تاوەکو تانچەکەی سەربانی بۆ پڕکە بە 10,000 و 15,000. باشە وەڵی خەڵکێکی وا هەیە ئاوی نییە پارەی نی ئاوەکەش بکڕێ. ئەی بۆ باشە خۆتان دەیان و سەدان شوێنی خۆتان بڕۆ بزانە ئەو مەشروعانەکەی خۆتانە لە ئاو لە کارەبا هیچ گرفتیان نییە و ژیانێکی زۆر ئاسایی و شاهانە دەبەنە سەر. بەڵام ئەو خەڵکەی کە ماندوو بۆ خەباتی کردووە و شۆڕشی کردووە و هەروەها لە دەنگدانەکان لە خزمەتاندایە لە هەموو حاڵەتەکان لە خزمەتاندایە بەڵام دەبینین ئەوان لە ئەزیەت و ئازار و لە ئێش و ژان و ناخۆشی و نەخۆشی و بێئاوی و بێکارەباییدا. بۆ دەبێ وابێ کەسێک نییە بیر بکاتەوە بڵێ ئاخر با ئێمە بۆ وا لەو خەڵکە بکەین لەبەرچی وا لەو خەڵکە بکەین. ئایا ئەم خەڵکە ئیستاهلی ئەوەیە مستحقی ئەوەیە کە وای لێ بکەن؟ معقول نییە تۆ 33 ساڵە دەسەڵاتداری نەتوانی کێشەی ئاوێک سارەسەر بکەیت لە 3-4 شار. ئەی فەرمووەتە لە وڵاتانی دەوروبەرت سەیری کە 80 ملیۆن 100 ملیۆن بڕۆ بزانە گرفتی ئاویان هەیە، بزانە گرفتی کارەبایان هەیە، بزانە گرفتی موچیان هەیە. بۆ دەبێ ئێمە لە هەرێمێکی کوردستانی بچووک ئاوە بەو شێوەیە سەرگەردان و حەیران بین بۆ هەموو شتێک هەتاکەی بیرێک ناکەنەوە، هەتاکەی بیر لە حاڵی ئەو خەڵکە ناکەنەوە. کاگاسۆ لە سلێمانی سڵاوی خوارد لە بێم کاتت باش. خوانە کاک حاجی کارمەندانی سوپاس لە جاتی هەمووان کاگاسۆجان قورباندم. کاگاسۆ ینی ئەگە بیرکەینەوە دەبینین لە خلالی ئەو 30 ساڵی 33 ساڵی دەسەڵاتدارەتی کوردی چەندین وڵات گەیشتنە ترۆپچی علم و معریفەت و پێشکەوتن و ئابووری. بەڵام ئێمە ڕۆژ بە ڕۆژ میلەت بەرەو دواوە دەڕوا لە هەموو ڕێکەوە مەجموعەیەکیش بەرەو ترۆپک دەڕۆن. وڵا کاک حاجیجان ئەوە بە دڵنیاییەوە دوو کۆمپانیا ئەم وڵاتە بەڕێوە بن حیزب نییە حکومەت نییە دوو کۆمپانیای سەرەکی هەیە لەم وڵاتەیە لەم هەرێمە بچکەی کە دەنابێت باس بێت دوو کۆمپانیا بڕێوە دوو کۆمپانیاکەش ڕەنگە بۆچوونەکەم غەڵەت بێ بەڵام بە بۆچوونی من ئەمان شۆفێرن مانگانی خۆیان وەرەگرن یەکسویاش دیارەکان دێ وەرگیرایەوە پاسەکان دێ وەرگیرایەوە تەنکەرەنەکەیان دێ وەرگیرایەوە ئەڵەن کاکە تۆ بە عەمەل شۆفێری نایە بەڵام هەتا ئێستا بە عەمەل شۆفێری تا مانگانی خۆیان وەرەگرن بۆ خۆ باس دەزانی ئەمە ئەم دوو کۆمپانیایە بەخۆبرا ئەگەر هەر خۆیان بوونایە و لەم هەرێمەیە بوو قورعانە کورد بەو شێوەیە کە وا بزانینەوە نەزەریدا 20 کاکە 30 ساڵی دەنابلێڵی نا بەڵام لە 20 ساڵ بڵێ 25 ساڵ بڵێ 20 ساڵ کاکە دوای ڕفان ڕژێمەکەی سەدام 20 ساڵ وەنیە کاکە 20 ساڵ بەخوالی عقوب ناکرا بەڵام کاکە جان چی لە دەوڵەتێکی دڵێز زۆر لێرانە چی لە تورکیاتی کاکە ئەمە حاڵەکەی مەبەست چیە لێرە بۆیە من ئەڵێم شۆفێرن ئەم هەرێمە بچووکەی ئێمە بەختەنیام دوو کۆمپانیا نایخۆن بۆ خۆیان لە هەموو دایەکەوە دەنیان تێژەنیوە لێرە بۆ کەیفی خۆیان ئەمان شۆفێرەکەن مانگانەیەکی تر چەندێک وەرەگرن ئەوە دەستەکان خۆش لەگەڵ ئەوەیە بەڵێ جان بەڵام یەک شتێک ئیسا ئێمە مەشغوڵ بووینە بەچیەوە ئەم خەڵکیان ئافی خەڵکیان مەشغوڵ کردۆ بەبێ کارەبایی بەبێ ئاوی بەبێ جادەی بەبێ موچەی بەبێ لە هەموو ئەوەوە سەیریگای تا ئێمە ئەم تەلەڤیزیۆنی جەناب لەبێ تا من تەلەفۆنم بۆ جەناب کردو باش کەم ئاوی بکەین و باش چشانەکەین بەڵام ئەزای مشکلەکە چییە حرمەتم بۆ بینەرەکانت بۆ جەنابت کاکە قیەم و ئەخلاقیە میلەتیان لەناو بن بەداخەوە ئەوە کارەساتات ئەو بیاویە کارەسات نیە بەخوار حەلە بێت هەرچی شوێنە بێ کارەبایەکە ئیداری تیاکەین بەڵام ئەزای چیان نەخاڵدەکەن ئەزای چیان بەسەرە میلەتە داماوە هێناوە خەڵک وا فەقیر و داماو بوو ئێستا من بێکەم تەلەڤیزیۆنی تۆ دانیشم کەسمان نابێت دوو جار مقابلەم کاڵن سەرۆ جەنابی سەرۆ کاکە ئەوە بەبە چاو خۆمانەوە لە سلێمانیا حیزبی تر دروست بوو خەڵک کابرا لە وڵات بەخوا نێتە نیشی بێتە
کاکە پارەی خەڵکی خواردۆ پێڵێت سەرۆ کاکە بە بلیۆنە دیناری خەڵک پرۆژەی دروست کردو خەڵک ئەم پیاوە بەس پێم بڵێن ئەو پرۆژەی کە ئەوەری کردووە لە بناری گۆیژەیە ئێستا و عالەمە قسینەسەرەکە ئەو بە بێ پارەوەری کردووە ئەو پرۆژەی لێکا گوندی لە دروستەکە ئەوی لە دروستەکە کێ کردو بەس خەڵکی نەفکر بکەنەوە ئەم پیاوە هەیدەنە حاجیانوە ئەدەنە کاک حاجی وەرە بۆ نەوەڵا شڕێکشم بەشی دوکانێکە دەنێ نەوەڵا کاک حاجی نایدەن تۆشنا دەیدەن پیاوی خۆیان کاڵی کە خونیا وایە کاکەجان ئەخر ئەم خەڵکە نێمەش داماوە کەوتۆتە دوای يعني بقصي برقوبات ام بياوا عليه سياسات وحرمت الموتنا بدو في ذكر بوتر دروك ام بياوا شكلواني شهر دروك او خلص بالله دستكان خلق داماو كان حاجي الله لحرم صورة طالب خواه عربا وكمرو ورا داماو تو بشي حج كي ليلا قصيب كي دابا بخوض فارغ دستكان قربان دستكان خوش زور سپاس كاك بولا سلاوي خوادي بمكاتت باش فرمو الو بەڵێ گیان سڵاوی خوا لە برای بەڕێز سڵاوی خوا لە برای بەڕێز کاکۆڵا هەموو کارمەندەکان دەجاتی ئەوان سوپاس دەکەم چاوت ماچەکەم فەرموو بەڕێزی هەر تەندروست باش بی ئەجمعین بەڵێ بە شێوەیەکی فراوانتر ئاو چەکێکە چەکێکە بۆ شەڕی داهاتوو کاکەلوەر ئەمە ئەو چەکە خوا پێی داوین خەریکە خۆمان لە دەست خۆمانی دەدەین یعنی دەنجی ئاو خۆتزانی هەموو ڕێڕەوەکان لە سیاسەتدا داڕێشتن لە دروستکردنی بەنداوەکان لە دەور و پشتمان پێمان بەڵگەی ئەوەیە کە شەڕی ئاو لە پێشمانە بەڵێ چەکتەمان لە دەستە خۆمان لە دەستی دەدەین بۆ نامانەوە وەکو میلەتان بین ئەو پرسیارانە بکەین بۆ تا ئێستا نیشانەکانی ئەنفالبوون و داگیرکاریمان پێوە دیاری دەزانی خەریکە هەمووی دەسڕێتەوە خەریکە ئێستا توێژەرەوە دێ توێژەرەوە لە ماوەی ئەو 30 ساڵە دامە توێژەرەوە هەیە پێشینەوە بکە لە ڕووی تەندروستیوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی کۆمەڵایەتیوە لە ڕووی پیشەسازی و کشت و کاڵ و لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی پەیوەندیەکان لەگەڵ عێراق لە دەرەوە دەزانی شوێنەواری ئەنفالبوون بە کوردەوە دیار نییە پێدەگەی لە برای خۆت ئێوە دیار نییە کاکە خوا ئەو سەرچاوە ئاویەی لە کوردستان هەیە بەنداوی استراتیژیەتان پێ دروست ناکرێ بەنداوی مامناوەند پۆنت لە هەموو شارۆش دەزانیت جوگرافیای کوردستان لە ڕووی بەرز و نزمیەوە لە ناو دوو کەوانە بە عەرەبی پێی دەڵێ پاریس گونجاوە زۆرش گونجاوە بۆ بەنداو ئێستا نەخشە لە لای بەڕێزت بێ من لەگەڵت بم هەموو شار و شارۆچکەیەکی کوردستان گونجاوە بۆ دروستکردنی بەنداو ئەو بەنداوە بچووک بێ مامناوەندی استراتیژی پێویستی بە سەرمایەی زۆریش نییە بۆ نایکەین ئەوە دەمانەوێت لە بیر دنیا و لە بیر خۆمانی ببینەوە دەمانەوێت بەڵێ دەمانەوێت لە بیر هەموو دنیای ببینەوە ئێمە هەر بچووکین بە بچووکی ڕازین هەموو شتێک پۆڵا ینی بەس ئەمن دەمێ ئەوەن دەبزانم پارە هەیە باش بۆ نایکەن لەبەرچ نایکەن بۆ نایکەن دەیانەوێت بچووک بینەوە دەیانەوێت ئێمە هیچ شوێنەواری میلەت بوون نیشتیمان کوردستانی بوون بە خاوەن خاک جوگرافیا مێژوو کەلتور دابوونەری هیچ نەمێنێ دەزانی لە هەولێر ئاوی ژێرزەوی کاکەن بەڵێ هەفتەی ڕابردوو بیرێک کاکەنوەت ژێرزەوی بیرێک 513 مەتر لە ناو هەولێر لێدراوە ئاوی نەبووە 500 نی کیلۆمەتر باشە ئێخۆ ناکرێ ناوەکی گەورە و ماڵەکی بچوو تۆ 2 ملیۆن عەرەبت هێناوە وەکو دایکە عروبا پێت دەڵێن دایکە عروبا دەخەبی ئاویان بۆ ناخۆی دەخوا خێری ئەمریکیەکان بنووسێ 2003 ئەگەر لە بیرت بێ ئیفراسیان دانا ئیفراستێ دەزانی هێڵی ئیفراسیان نەکردبایە ئێستا هەولێر 2 ئۆن دەبێ ئاو بوو دەهێڵی 4 ئیفراس 4 پێت هەوڵدەن بیکەن وەڵا پارەیەکی زۆریشی ناوێ نایەوێ کاکە ئەو هەمووی بەلاش دەڕوە دەزای دەستچێ دەستە شەت العەرەب ئێستا ئەو چەکە کاگەن وەرمەی بڕا ئەو چەکە ئێستا لە دەست عێراق باە بەکاری دێنا دژیمە لە موسە خراتر بەکاری دێنا بۆ گڵی نادەنەوە کاکە خوا ڕێزی گرتووی خوا خاچی داینێ خوا هەموو شتێکی داینێ خۆمان ئەوە نین خۆمان کاکە ئالیاتی دەزانی وەرە تۆ دوور لە خۆبایی بچووکی خزمەتکاری میلەتەکە کامە بەڕێوەبەری مدیر ناحیەک بایم قامێک چەند ئالیەتی پێویستە کاکە ئێدە وەرە بەنداوێک لە دەور و پشتی قەزاکە شارەدەیەکە ناحیەکە دروستکە خاوەن زەویەکە پشتی هەبێ دەداسازن لە ماسی بۆ کارەبا بۆ نامانەوێ بۆ بوژینەوە بۆ دەست بکڕوزینەوە
بۆ دەبی ملیۆنە و 200,000 چاوەڕێی وچەکانی پەیفساد بۆ واتان لێ کردین بۆ بێ ئاومان دەکەن آخر 3 ملیۆن عەرەبتان هیناوە هەولێ دەزانی خێزانێک کەسبی کاتە دەبی زانستیانە باسی بکەین بە سۆز و عاتیفە نا خێزانێکی 4 نەفەری کاکەنوەر کەمتر ئاوی دەوێت لە 8 نەفەری ئێستا هەولێر لە خێزانێکی تێگڕای لە 4 نەفەری بۆتە 16 نەفەر برا چاوڕەشە ئەنفالچیەکانمان تۆ خاوەنی دیوەخانت نییە بۆ میێوانداری دەکەی کاکە تۆ توانات نییە ئاو بۆ میلێتەکەت دابین بکەی بۆ ئەوەت لەسەر و جێلاکی ئەوە هەرێمێکی گەشتیارین بۆ خەڵک و بۆ خۆشمان هیچ نییە کاکەنوەر خۆزگە بەرنامەکە دەچوە ئەوانە گەشتیار نین دوو لە ڕووی تۆ بەدایبی ڕووبارەکانیان پیس کردووە من لەگەڵ ئەوانەی خەڵک قسەم کردووە سەرقۆزی بن ئارۆن گەشتیاری چی دەستەکان خۆش کاک پۆڵا نا دوو لە فەی فەلافل دەخۆن دوو لە فەی فەلافل خێریان چیە کاکە دەستەکان خۆش دایبی کردێ دوو لە ڕووی تۆ دەستەکان خۆش کاک پۆڵا دایبی بۆ دایبی کاتم زۆر دەرەوەی وڵات بێ ئێمای شارستانی بوو مێژوو کەلتوری میلەتەکە بناسێ کاکە لە ناوەڕاست و بە هەر پشەی بێدێ هەر پشەی بە کوردێ کاکەنوەر بۆیە ئەوەی دەیانەوێ و نایکەن دەیانەوێ ناوی کورد نەمێنێ بچوو بینەوە مێژوومان جوگرافیانمان کەلتورمان لەژێر پێی میلەتاندا زۆر سپاس بە دەستەکان خۆش زۆر سپاس وەڵاهی جگەی داخە بە حەقەت یعنی دایان زاریت کەش دووبارەی کەینەوە باسی بکەین هەر کەمە بەڕاستی جگەی داخە لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان خاوەن داهات و سەرمایەکی زۆر بەڵام ئەوە حاڵی ئەم میلەتە بێ کە بە پارەیەکی زۆر کەم دەتوانن گرفتی ئاو چارەسەر بکەن بەڵام چارەسەر ناکرێ و چارەسەریشی ناکەن بۆ ئەوەی کە خەڵک بەڕاستی بیر لە هیچ نکاتەوە بیر لەوە نکاتەوە بڵێ ئەم هەموو داهاتە بەرەو کوێ دەڕوا هەر بیری بەلای ئەوە بێ کە ئاو نییە کارەبا نییە بەڕاستی بە جێگەی داخە کاک هەنگاو سڵاوی خوارد لێ بێم کاتت باش لە چۆمان سڵاوی خوای لە جەنابێت سڵاو ڕێزم بۆ جەناب و سپاس کاک هەنگاو ئێوە سەرچاوەیەکی ئاوتان بەلادا تێدەپەڕێ ئێوە وەزەتان چۆنە لەگەڵ ئاو وەڵاهی کاگەعاتی ئێمە حەوزەکەمان شکاوە ئەوەی ڕئیسەکە خەڵک ماوەی چەند سێ ڕۆژە بێ ئاو بووە سەرچاوەکەی حەوزەکەی شکاوە خەڵکەکە ئێستا هیلاکە بەس ڕووبارێکی گەورەش بە ناو چۆماندا دەڕوە بەڵێ ڕووبارێکی گەورەشی تێدا دێت بەڵێ حەوزەکە شکاوە ئاوەکەمان ئێستا نییەوە سێ ڕۆژە بەڵێ کاگەعاتی هەرێمی کوردستان سەرچاوێکی ئاوی زۆری هەیە بەڵام دەسەڵاتی جەندەڵ ئەوە سێ ساڵە نەیتوانیوە بەنداوەکان دروست بکات هەذا دوای نەوەتیەکە ڕاپەڕین دەستی پێ کرد و ڕژێمی بەعەت لە سەدەی دێخمێنرێەوە بەنیاز بوو بەنداوێک دروست بکە بۆ ئاو ئەکەر و پەلەکەیان هەمووی فرۆش ئاو ساڵانیان دەست پێ کرد وەلەو سێ ساڵی ئەگەر ئەو دەسەڵاتە جەندەڵی نەکرد وایە ئەو سەرچاوە ئاویەکان هەمووی بەنداوی دروست بکردبان هەموو هەرێمی کوردستان ئاوی لە خۆی زیاد بوو بەڵام دەبەت جەندەڵیەکەی و دروستکردن بەری وەنگستانەوە نەمایە جاگاتی هەر قەیرانی ئاومان نییە ئێمە قەیرانی کارەبامان هەیە ئێمە قەیرانی گەنجانمان هەیە گەنجانمان بێکارن بێویستێن ساڵانە لەگەڵ تەواو بێن یان گەنجانی لە ماڵەوە کەوتینە ئێمە قەیرانی موچەمان هەیە ئەوە دەبینی بە سوارمان موچەچی دەدەن بە سوار مانگە وە سوار مانگە و مانگە عەوداهات دەمانگی سوارەوە یەک موچە دراوە خەڵک هیلاک بووە قەرزدارێکی زۆری کەوتوتە سەرێ دەسەڵاتی جەندەڵ چارەسەر ئەوەیە ئەم دەسەڵاتە لە حکومدا بدرێ ئینشاءالله هەڵبژاردەی داهاتوو چۆن وەرزی پاییز دێت ئەم گەڵایانە ئەوەرن و وەرزستان ئابنە خۆڵ ئەم دەسەڵاتە جەندەڵەت ئینشاءالله لە وەرزی پاییزە ئەوەریت و وەرزستانە ئەبێتە خۆڵ زۆر سپاس کاک هەنگاو دەستەکان خۆش زۆر سپاس باس و بابەتەکەمان ئەوەیە کە ئاخۆکەی گرفتی ئاو لە هەرێمی کوردستان چارەسەر دەبێ خۆتان ئاگدارن کە ئێستا بەڕاستی خەڵک وێڵ و سەرگەردانە بەم هاوینە زۆرێک لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان خەڵک بێ ئاوە بەڕاستی قەیران بە قەیران دەرێ بالك قەیرانی کەم ئاوی قەیرانی بێکارەبایی و کەم کارەبایی قەیرانی بێکاری قەیرانی بێموچەیی یعنی ئەم هەموو قەیرانە بەڕاستی بۆتە دەردێکی کوشندە بۆ ئەم گەلە چونکە ئەم گەلە بە حەقەت یعنی
چاوەڕوانی ئەوەی نەدەکرد لە دەسەڵاتێکی کوردی کە ئاوە بەم شێوەیە ئیدارەدانێکی ئاوە بەم شێوەیە سەقەت بەڕاستی چکە ئێمە گرفتی ئاومان نییە لە ئەسڵدا لە هەرێمی کوردستان بەڵام گرفتەکە ئەوەیە کە ئیدارەدانێکی جوان نییە لە بواری ئاوە بۆیە کە بەداخەوە ئەوەی کە ئێستا دەیبینین خەڵک هەموو ساڵێک لەبەر بێپلانی ئەم هەرێمی کوردستان و لەبەر بێپلانی وەزارەتی سەرچاوەکانی ئاو سامانە سروشتەکان بەڕاستی دەبینین ئیشی باش دەکەن لەسەر ئیشی خۆیان و بۆی کە نەوت بە هەر جۆرێک بێ نەوت بەڕێ دەکەن بە بۆری بە تەنکەر بە هەر جۆرێک کە خۆیان پێویستیان پێ هەیە بەڵام گرفتیان ئەوە نییە کە خەڵک بێ ئاوەیان ئاو هەیەیان نییە بۆ دەتوانن لێرە تا بەندەری جەیهان بۆری دابنێن بۆ کە نەوت پێدا بڕوە بۆ دەتوانن بە هەزاران تەنکەر نەوت بەڕێ بکەن ڕۆژانە بۆ تورکیا و بێران بۆ ناتوانن ئاوێک چارەسەر بکەن کە 30 کیلۆمەتر لە هەولێر دوورە 40 کیلۆمەتر لە سلێمانی دوورە بۆ نمونە ئاوی دوکان کەمتر بێ لەوانەیە من دەڵێم چ لەوانەیە 30 بێویش ینی بۆ ناتوانن ئەمە چارەسەرکەن بە چەند ملیار دینارێک کە ملیار دینار شتێکی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ ئەو داهاتە زۆرێکایە هیچ نییە بەڵام بۆ نایکەن لەبەرچی نایکەن بۆ هەموو ساڵێک ئەم بابەتە دووبارە دەبێتەوە بۆ دەبێت کارەبای هەرێمی کوردستان بفرۆشرێ بدرێتە مووسڵ و کەرکووک و شوێنی تر کە ئێمە ئەو پەرێزمان هەیە بۆ کەرکووک و بۆ مووسڵ ئەوانیش مرۆڤن ئەوانیش بەڵام بۆ دەبێ ئێمە لە کارەبای خۆمان بگرینەوە بیدەین بەوان لە خەڵکی خۆمان بێ کارەبا بێ بەڵام بچین لەلایەکی تر کارەبا بفرۆشین بۆ ئەم ئیدارەدانە سەقەتە ئەم شێوازە مامەڵەکردنە لەگەڵ میلەتی خۆت بەڕاستی کارەساتە ناکرێ بەڕاستی بەم شێوەیە ئەم ژیانە بەو حاڵە بەردەوام نابێ یعنی تۆ سەیری وڵاتان بکە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ینی گەیشتنە قیممەی پێشکەوتن لە هەموو بوارێکە لە بواری ئابووریە لە بواری تەکنۆلۆژیە لە بواری زانستیە لە بواری کشت و کاڵە بڕۆ بزانە خەڵک بەکوێ گەیشت بەڵام ئێمە تازە بە تازە بە دوای تەنکەری ئاودا ڕابکەین و تازە بە تازە مۆلیدەی گەڕەکەکانمان مۆلیدەی تازەتر بێنن بەداخەوە ینی مۆلیدەی تازە و شێوازی ئیش پێکردنی مۆلیدە و ئەو بابەتانە ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوون دەڕوە خۆی ئەسلی ژوا بوو دەبایە ساڵ بە ساڵ بەرەو کەمبوونەوە بڕوە بچین بۆ کارەبای 24 ساعتی نیشتیمانی بەڵام کووە بۆ دەبێ وابێ ئایا ئەم ملەتە ئیستاهلی ئەوەیە کە ئێوە وای لێ بکەن ئایا ئەو ملەتەی کە بەردەوام لە خزمەتی شۆڕشی کوردی و لە خزمەتی خەڵکی کوردستان بوونە بۆ دەبێ ئێستا کە بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵ بکرێ بەداخەوە یعنی ئەگەر حاڵ وا بڕوا بەڕاستی خەڵک وەزعی بەرە و بارودۆخی بەرە و خراپتر دەڕوا بۆیە پێویستە بەرپرسانی هەرێمی کوردستان بیرێکی جدی لەو بابەتە بکەنەوە من لێرەوە سوپاسی هەموو ئەو بەڕێزان دەکەم کە پەیوەندیان کرد و قسەی خۆیان کرد و بەڕاستی ئێمەش بەردەوام دەبین لەگەڵتان و بەردەوام گرفتەکانی ئێوە باز دەکەین تا ئەو کاتەی ئەم حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی ئەم هەرێمی کوردستانە بیرێک لە ژیان خەڵک دەکەنەوە و چارەسەری گرفتەکانی خەڵک دەکەن تا ئەڵقەیەکی تر تا بەرنامەیەکی تر دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست خوای پەروەردگار کارمان ئاسان بکە و گرفتەکان چارەسەر بن و خەڵکی کوردستان لە خۆشی بژین خواتان لەگەڵ